ئێمە سەبارەت بە ناونیشانی کتێبە شێعرەکەی ئەیوب کوردی پێشتر باسی خواستن وەک هونەرێکی ڕوونبێژی کە بەشێکە لە بەشەکانی هونەرەکانی ڕەوانبێژی لە ئەدەبی کوردی بەگشتیەوە بە شێعر بە تایبەتی هەروەها باسی وێنەی شێعریمان کرد کە لە ڕێگەی خواستنی درکاوە خاوەنی ئەم کتێبە دروستی کردووە. لێرەدا باسی ڕەگەزێکی دیکەی شێعر دەکەین کە مۆسیقایە بەگشتی بەتایبەتی مۆسیقای ناوە کە شاعیر لەم ناونیشانەدا مۆسیقای ناوەی بۆ ناونیشانی ئەم کتێبە شێعری دابین کردووە لە ڕێگەی پیتەکانی ڕێ کە لە هەردوو وشەی ڕەونەقی ڕۆحدا دووجار دووبارە بۆتەوە، هەروەها پیتی بزوێنی کورت لە وشەی ڕەونەقدا دووجار دووبارە بۆتەوە. ئەم دووبارە بوونەوەی ئەم پیتە لێکچوانە ئەم پیتە هاوشێوانە بۆتەوەی دروستکردنی دەنگنەزا و هاودەنگیەک کە مۆسیقای ناوە ڕیتمی ناوەی بەم ناونیشانە بەخشیوە کە بۆتە هۆی کاریگەری و چێژێکی زیاتر بە دەرونی خوێنە. سەکردن بە زیاتر لە 7 دقە لەسەر ناونیشانی کتێبێکی شێعری ئاخۆ دێڕێکی شێعر بەیتێکی شێعر یاخود کۆپلەیەکی شێعر یان چەند کۆپلەیەک و لاپەڕەیەک و چەند لاپەڕەیەک و کتێبەکە کتێبێکی شێعری بە کاملی چەندین دقە و سەعاتی دوێ بە شێوەیەک کە لێکۆڵینەیەکی ئەدەبیانە و ڕەخنەیەکی ئەدەبیانە شرۆڤە و شیکار و ڕاڤە و شەنوکەوی بکەیت. بەڵام بەداخەوە لێرە و لەوێ بە نائەکادیمی و نازانستی نائەدەبیانە نەشارەزایانە بەشەیەکی هەڕەمەکی بە ناوی لێکۆڵینەوەی ئەدەبی و بە ناوی خوێندنەوەی ئەدەبی و بە ناوی ڕەخنەی ئەدەبی کە ڕەخنەی نائەدەبیە هیچ فەڕی بە ڕەخنەی ئەدەبیەوە نیە خوێندنەوە بۆ کتێبە شێعرەکان دەکرێت کە ئەمە دەچێتە چوارچێوەی یان موجامەلە یان حکومدانی میزاج خوازیانەی بەدەر لە عەقڵ و مەنتیق و ئەدەبیات ناسیەوە کە ئەمە هیچ خزمەت بە لێکۆڵینەوەی ئەدەبی و ناکا و هیچ خزمەت بە ڕەخنەی ئەدەبی میلەتەکەمان ناکا تا کۆڕێکی تر و خوێندنەوەیەکی تر و لێکۆڵینەوەیەکی تر و ڕەخنەیەکی ئەدەبیانەی زانستیانەی دیکەی بەندەتان ئاکۆشارەشی بەخواتان دەسپارم.